لەگەڵ هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆز گوندی مایندۆڵی سەر بە قەزای سەی سادق دیمەنێکی جیاواز بەخۆیە دەبینێت وەک نەریتێکی ساڵانە قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدرێت. ئەم ساڵیش تەنها لەو گوندە 120 ڕاژەڵ کرایە قوربانی. مالی خۆمان هەوەکو سەری ئەبرین و دێنینی بۆ ئێرە 2 ساڵە جیاواز لە ساڵانی تر ئەیکەین بە 3 بەشێکی بۆ خۆمان و 2 بەشی بەینە دەرەوە. شکر بۆخوا تا ئێستا 125 سەر بەرەوسەر تا ئێستا حەیوانمان سەر بڕیوە لێرە. هەبووە توانای باشنەوە بێ لێرە قوربانی کردبێ؟ هەیەت ئەرە وڵاتیایەتی توانای ژینەوە هەر کردوێتی لێرە ئەوە نییە بەڵام من توانام نییە نایکەم هەموو ساڵە ئەیکەین. گۆشتەکە تەنها بۆ گوندی مایندۆڵە یانە برێتە دەرەوە؟ ئەیبێنە دەرەوە. من وەکو پێم وتی بەشێکی بۆ خۆمانە 2 بەشێ بینە دەرەوە. بەڕادمان حازر کردو دوای نوێژی نیوەڕۆمان کرد ئەبێن بەستی ساخەوە و شوێنانی کە دەستنیشانمان کردو ئەبێن بۆ ئەوێ. ئەخوا بەزیابێ تەسیل لە ئێمە ناکە ئێمە خەڵکی گوندنشینان بە تایبەت ئەوەی ئەکسەرەتی خۆی حیوانی هەیە و ئەوەشی کەنەبێ حیوانەکە ئەکرێ کێشەی نیە. لێرە گوندی مایندۆڵە سەر بە قەزای سەی سادق ئێمە ساڵانە وەک نەریتێکی ئاینی وەکو سونەتێکی گەورەی پیرۆزی ئیسلام ئێمە لێرە بە کۆمەڵ قوربانی ئەنجام ئەدەین. ساڵانە لە ماڵەکانی خۆمان قوربانیەکە ئەنجام ئەدەین دوای کە ئەنجاماندا و سەرمان بڕی ێنی بۆ مزگەوت. ئەمڕۆ ئەم ساڵ بڵێن وەکو ئەمڕۆ نزیکەی 150 بۆ 120 ڕاژەڵی بچووک سەر بڕاوە. پەیوەندی کۆمەڵایەتیمان ئێمە هەومان خاڵوزا و پورزا و ئامۆزا و کەسێکین پەیوەندی کۆمەڵایەتیمان زۆر باشە لەخوا بەزیابێ 4 کیلۆ گۆشت دەنێرینەوە هەموو ماڵێک بێ جیاوازی ما باقیەکەی تری سیارە و بەڕادی ساردکەرەوەمان گرتووە بۆ شاری سەی سادق. ئەو میوانان کە هاتوونەتە ئێرەش هەموو نەفرێک کیلۆنیە بۆ 2 کیلۆیان پێ ئەدەن زیاتر لە 100 نەفەر هاتوتە ئێرە پشکی خۆیان بردۆ ڕۆشتون. هاوشێوەی گوندی مایندۆڵ لە گوندی کانسپیکەی پەخی سەر بە قەزای سەی سادق دانیشتوانی گوند ساڵانە لە ڕۆژانی جەژنی قورباندا قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. مامۆستای ئاینی گوندەکە بە گرنگیەوە باس لە گەورەی سونەتی قوربانی دەکات. یەکێک لە عیبادەتە هەرە گەورەکان بەتابەتی لە ڕۆژانی جەژنە یەکێک لە عیبادەتە گەورەکان ئەنجامدانی قوربانیە. ئەمە یەکێکە لە عیبادەتە هەرە گەورەکان. بەتابەتی لەم گوندەی ئێمە ساڵانە سوپاس بەخوا ڕێژەیەکی زۆر قوربانی ئەکرێ و ئەهێنرێ بۆ مزگەوت بە شێوەیەکی یەکسان تەوزیع ئەکرێ بەسەر ماڵەکانە بە شێوەیەکی یەکسانی. ئەم ساڵی سوپاس بەخوا ڕێژەکەی لە چاو ئەوەی کە بارگرانی و مەسەلەی ئەو قەیرانە دارایشکە هەیە ئەم ساڵ سوپاس بەخوا ڕێژەیەکی زۆر باش قوربانی کراوە. هەروەکو سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هەروەکەوەی کە لە حەزەتی ئیبراهیم بۆمان ماوەتەوە دوای نوێژی جەژن ئاژەڵەکانمان سەرە بڕین کە کاتە کاتی توێژەنگا و معلومی هەموو لایەکیشە کە جەژنی قوربان پێوتێ عید الأضحى یعنی ئەضحا بە زمانی عەرەبی یعنی چێژەنگا و ئێمەش لە چێژەنگاوە هەروەکو سونەتی پێغەمبەری خوا ئاژەڵەکانمان سەرە بڕین لە گوندەکە هەمووی بەدەستە جەمعی ئاژەڵەکانمان وردەکەین و گۆشتەکەی وردەکەین دوایەوە ئەیکێشین و لەگەڵ ژمارەی دانیشتوانی گوندەکە دابەشیەکەین و هەر نەفەرێک چەنی گەو بۆی ئەنێرین گۆشتەکەی بۆ دێن. جەژنی قوربان و قوربانی بە کۆمەڵ لە گوندەکاندا یەکێکە لە دیاردنی دیاردە کۆمەڵایەتیەکانی کوردستان بە تایبەت لە گوندەکان. لە شوێنێکی گشتی گۆشتەکە کۆ دەکرێتەوە دابەشنی گۆشتەکە بە یەکسانی و بە 3 بەش دەبێت. بەشێک بۆ خاوەنەکەی، بەشێک بۆ کەسوکار و دراوسێ، بەشێکیش بۆ هۆژار و کەم دەرامەتانی گوندەکە و دەوروبەری. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی مایندۆڵ لە قەزای سەی سادق.